بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆناوە ئەمساڵ کەرتی گەشتیاری زیانی زۆری بەرکەوتووە. لەم کاتەی ساڵ کە بە وەرزی زێڕینی گەشتیاری دادەنرێت، ناوچە گەشتیاریەکانی قەزای سۆران و ڕەواندۆز گەشتیاری کەمتریان لێ دەبینرێت و ئەوانەی ڕوویان لەم ناوچەیە کردووە تەنیا گەشتیاری سنووری پارێزگای هەولێرن. دۆخی کۆڕۆنا بەڕاستی کاریگەری زۆر نەرێنی کەسە سەرکەتی گەشتیاری لە هەموو تەواوی جیهان و بەتایبەتی شەرێمی کوردستان و ناوچەکەی ئێمەکە بە حکومەوەی ١٨ ناوچە گەشت و گوزارەکانی پارێزگای هەولێر پێکدێنی وای کرد خەڵکێکی زۆر بێکار بێ، کارمەندێکی زۆر بێکار بێ، خاوەنی شوێنە گەشت و گوزارەکان تووشی زەرەر و زیانێکی زار زۆر بن. ئینشاڵڵا ئەو دۆخە بە کۆتا بێتن بۆ ئەوەی جارێکی دیکە ئاهێک بەبەردۆخی گەشت و گوزاری بێتەوە و بەهۆی ڕێکارەکانی ڤایرۆسی کۆڕۆنا و داخرانی ناوچە گەشتیاریەکان و خراپی بارودۆخی دارایی هاوڵاتیان زیاتر لە 1000 کرێکار لە ناوچە گەشتیاریەکانی دەڤەری سۆران بێکار بوون. خاوەن ناوچە گەشتیاریەکانیش داوا دەکەن حکوومەت ئاسانکاریان بۆ بکات وەک قەرەبووکردنەوەیەک باز لەسەر ناوچە گەشتیاریەکان کەم بکاتەوە. کاتێکدا من لە ساڵی پارە لەو کاتەیەدا کە نزیکەی 35 کارمەند لەو شوێنەدا گەشت کاریانە کرد. ئێستا تەنها 2 کارمەند ماوە. سەرباری ئەوەش پێم باشە حکوومەت بیر لەوە بکاتەوە کە ڕێگا چارەیەک بۆ تاویزکردنەوەی بەشێک لە زەرمەندی ئەو شوێنە گەشتیانە بەوەی کە بیر لە کەمکردنەوەی باز و وەروە بەخشینی خاوەن شوێنەکان لە مەسەلەی کارەبادا بکاتەوە کە تا ئێستا هیچ ئاماژەیەک نییە بەوەی لەو شوێناندا خۆش ببن. بەنسبەت ئەم ساڵە کاریگەری 100% لە شوێنەکەمان بەهۆی نهاتنی ئەم گەشتیارانەی کە لە ناوەڕاست و خواروی عێراق دێن سەردانمان دەکەن. ئەم ساڵە تقریبان بڵێم ئەوە هەفتەیە کە شوێنەکەمان کرایتەوە. ئەم ساڵ هەمووی قەپات بوو، لەمەش زەرەرێکی زۆرمان پێگەشتووە. یعنی ساڵانە لەم وەرزەدا گەشتیارێکی زۆر دێت سەردانی ئێرە دەکەن. هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان ئاورێک لەو شوێنە گەشتیارەکان بداتەوە، قەرەبوو وام کاتەوە. ئەم ساڵ زەرێکی زۆرمان کردووە، عەرەب لە جنوبەوە داخل نابێت. زۆر کارمەندمان هەیە. ئەمە پێشان ئەلێرانە 4-5 کارمەندمان هەبوو، ئێستانێکە 2 کارمەندمان هەیە کەممان کردوێتەوە. ئیشەکەش بەس جومعانە. ئەگەرچی سۆران و ڕەواندز و چۆمان 80 ناوچە گەشتیاریەکانی سنووری پارێزگای هەولێر پێک دەهێنن، بەڵام بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا و ڕێگریکردن لە هاتنی گەشتیاری خوار و ناوەڕاستی عێراق و پارێزگاکانی هەرێم بۆ ناوچە گەشتیاریەکانی دەڤەرەکە وای کردووە ئەمساڵ زموجۆڵی گەشتیاری لە هاوینە هەوارەکانی ناوچەکە تەواو سست ببێت. لە ئەنجامی ئەوەشەوە داهاتی گەشتیاری بۆ ئاستێکی بەرچاو دابەزیوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.